سڵاوی خوای گەورەتان لەبێ لەگەڵتانین لە بەرنامەی دیمەنی یاریگا لەگەڵ کاک ئەحمەدی خۆشەویست باز لە کۆتا یاری دەکەین کەوا هەر هەڵبژاردێک ئەنجامیدا دەکات سێم یاری لە قۆناغی کۆمەڵەکان و یەک لای بۆ کە هەشت باشترین سەر دەکەی بۆ قۆناغی 32 کاک ئەحمەد با دەست پێ بکەین لە مۆندیالی ئەم زارەماندا کە باسی ئەو تیپانە دەکەین کەوا بە هەشت هەڵبژاردە سەرکەوت بۆ قۆناغی 32 بە باشترین کاکلیز لە زۆربەی هەڵبژاردەکان لە دواخلک لە ئەنفریا کەوتن کە بەسەرکەم بۆ قۆناغی 32 یەک لە هەڵبژاردانە ئیکوادۆر بوو ئەگەر لە ئەڵمانیا نەبردباوە ئەو ئەڵمانیای کە 6 خاڵی هەبوو دو یاری بردبووە لە کۆتیڤار و لە کۆراساو دو یاری بردبووە ئیکوادۆر یاریەک لەگەڵ کۆتیڤار دۆڕابوو یاریش لەگەڵ کۆراساو بە یەکسام و کۆتایات بەڵام هەر لە ئەڵمانیای بردەوە ئەو یەک لە شتە زۆر گرنگەکان بوو باسی ئەنی ئەوەی پێشان داین کە ئەگەر هەر هەڵبژاردەك ڕۆحیەتی هەبێت دەتوانیشتی زۆر گەورە باشە بۆچی ئێستا بە شێوەیەکی گشتی باسی پرتوگالیش دەکەین کە بەرامبەر کۆلۆمبیا یەکسان بوو بەس بۆچی مەسەلەن بۆ نمونە ئێمە دۆڕانێکی ئەڵمانیامان بینی بەرامبەر ئیکوا بۆچی هەڵبژاردە ئەوروپیەکان نایانتوانیەوە سەرکەوتن یاخود ئەنجامی باش یاخود یاریەکی بەچێژ یاخود پلانێکی جوان جێبەجێ بکەن یاریگا بەرامبەر هەڵبژاردە لاتینیەکان یاخود ئەفریقیەکان من ئەو مۆزوع لە دوو هۆکار ئەین تۆپێ لە لاتین و لە ئەفریقیان زۆر پێشکەوتووە یاخود جیاوازیەکی ترێ باسیەوە بکەم یەک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەو کەش و هەوای لە ئەمریکا هەیە بۆ لاتینی و ئەفریقیەکان زۆر گونجاوە کەشەوەی ئەمریکا و مەکسیک کەشەوەی ئەمریکا و مەکسیک باشە زۆر بۆ لاتینیەکان یان بۆ ئەفریقیەکان گونجاوە گە سەیری فەڕەنسا پێنچکە یاریزانەکانی زۆربەی ئەفریقیا یعنی لە مۆندیال لە هەمویان ئاستی باشتر لە ئەوروپیەکانە تا ئێستا هۆکاری دۆم ئەوەیە لاتینیەکان بۆ ناسراون کە ڕۆحیەتی زۆر بەرزیان هەیە کاگلیس بەرازیلە ئۆروگوایە هەرپاڕۆگوای کۆلۆمبیا ئەرجەنتین 2022 بینیمان مەکسیک هەڵبژاردە لاتینیەکان زۆربەیان ڕۆحیەتیان زۆر باشە لەوانەیە یاریی زۆر جوان پێشکەش نەکەن بەڵام ڕۆحیەتێکی تاو جیاوازیان هەتا ئەو دووە یەک لە هۆکارە سەرەکیەکانن هۆکاری سێمیش ئەوەیە کە ڕووی جەستەییەوە تۆپی پێ ئێستا جەستە زۆر گرنگە بۆ تۆپێکە سەیری پاریس سەن ژەرمان کە دەبین عوسمان دێمبێڵی و دیزرێ دوێ ئەو یاریزانانە 90 خوڵەکی تەواو ڕادەکەن کڤارە ئەو یاریزانانێک کە ئەوەندە ڕادەکەن بڕواو کە یاریزانانی پورتوگال یان یاریزانانی گەڵتەڕە راشفۆرد و ئەو بێلینگام ئەو یاریزانانە ناتوانن ئەوەندە ڕاد 90 خوڵەک لەسەر یەک ئاست بەردەوام ئەگە سەرنجی کاپڤێردی بدەی کاگلیز بڕواو کە 90 خوڵەک ئەو هەڵبژاردە ڕاناوەسێتن بەس ڕادەکە ئەوەش بۆ هۆکاریەوەی کە یەکسان بێ لەگەڵ ئیسپانیا و یەکسان بێ لەگەڵ سعودیا و یەکسان بوونیش لەگەڵ ئۆروگوای بێتە دەرەوە بەس ڕادەکە هەڵبژاردە یعنی ماندوو نابێتن ئەوە یەک لە هۆکارەکانە تەمام دەست خۆش بێ باسی ئەومان کرد کە وتمان ئەڵمانیا تووشی شکست بوو و فشارێکی زۆرش تەمان یەکێک لە شتەکان کەوا قسەشمان لەسەری کرد بەجددی لە لای زۆر سەیرە هەندێک یاریزان بەس بە یەدەک جوانن هەندێک یاریزان بەس بۆ یەدەک باشن مەسەلەن لەوانە یەک لەوانە ئۆنداف بوو کەوا دوو یاری هاتە نێو یاریگا یاریەکیان گۆڵی برنەوەی تۆمار کرد یاریەکیان دوو گۆڵی تۆمار کرد گۆڵی یەکسانبوون و برنەوەی بۆ ئەڵمانیا بەدەستهێنا بەڵام لەم یاریەدا هەفتا خوڵەک یاری کرد بە شێوەی سەرەکی هیچ ئەنجامێکی نەبوو ئەوە هەڵەی ڕاهێنەر بوو کەوا متمانێکی زیاد لە حەدی بۆ یاریزانە بەخشی من مەسەلەن زۆر جار تێبینی ئەوم کردو هەندێک یاریزان مەسەن بۆ نمونە ڕۆدریگۆی ڕیال مەدرید فێران تۆرێسی بەرشلۆنا ئەسینسۆی بەرشلۆنا ئەسۆی ڕیال مەدرید کاتی خۆی خۆسێلۆ یعنی ئەوانەمان بینی و مەسەن ڕۆدریگۆ بەرامبەر مانچستەر سیتیە فەما حاجە و مانجۆمان لێ بووە خۆسێلۆ لە کۆتا خوڵەکان بەرامبەر بارم نەخدوو هەڵی کوشندەی نوێی وای کرد خۆسێلۆ گۆڵ تۆمار بکات هەندێک یاریزان یەک لەوانەش کە بەیەدەجی جوانە و ئاستێکی باشتر پێشکەش دەکات فشار لەسەر خۆی دروست ناکات ئۆنداڤە کە 20 خوڵەک 30 خوڵێکی کۆتایی بێتە نێو یاریگا نەوەک لە یەکەمەوە تاوەکو هەفتا خوڵەک یاری بکە فشارێکی زۆری لەسەر بوو هیچ شتێکی باشمە نێو یاریگا لێ نەبینی ئۆنداڤ پێویست بوو لەگەڵ یانە تاقی بکرێتەوە لە ژێر فشار ئەو جەبێتن لە ئەڵمانیا 90 خوڵەک یاری بکەن ئەوە ڕاستیە ئەو یاریزانە لەگەڵ یانەکە یاری وا زۆر قرس و فشاری زۆری تاقی نەکردوتەوە کە دێتە مۆندیال سەی دەکاتن 90 خوڵەک ناتوانانی یاری بکاتن 20 خوڵەک بۆ 30 خوڵەک ئەوەندە دەتوانێت ئاستی خۆی پێشکەش بکات یعنی ئەوەندە بەستە بۆ ئەوەندە هەڵی ناگریزمان بوو ناگریزمان متمانەی پێکرد ئەویش ناگریزمان زەختی لەسەر بوو زۆربەی خەڵک داوای دەکرد زۆربەی خەڵک داوای دەکرد ئەو یاریزانە 90 خوڵەک یاری بکەن لە یەکەم و یاری بکاتن یاریش پێکرد و زۆر باشە یاری داترمان سکۆتلەندا بەرازیل بوو سکۆتلەندا بەرازیل باسانی بوو یاریی ئاسانی کرد یاریی قڕسیش نەبوو زۆر ئاسان بوو دەتوان بڵم جێ پەنجەی ئەنشلۆتی بەسەر دەرونی یاریزانەکانی بەرازیل زۆر کاریگەری دیارەکە زیارەکەی تریژ مەغریب و هایتی ینی مەغریب زۆر باشە ئەوش پێشبینی کرابوو کە بە ئاسانی لە هایتی باتەوە ئەفریقا و کۆریا هەبوو کۆریا دوو جارە من سەیری یاریەکانی دەکەم بە ئاست باشە بەڵام بە ئەنجام دەدۆڕێتن بڵێن کەمی چانسەکان دێتی هۆکاری سەرەکێکی ئەوەیە کە یاریزانی نەبزانێ گۆڵکاتنەوە هەڵبژاردێ هیچ یاریزانێکی نییە گۆڵکارێکی تەواو بێتن لەگەڵ ئەفریقاش دووبارە باشتر بوو بەڵام نەیبردەوە و مەکسیکیش باسی کۆتا یاری بکەین لە کۆمەڵەکان کەەوە کۆتا یاری خۆی ئەنجامدا عراق
بەرامبەر سەنیگاڵ والله عراق ئەو سێرکە ئەو عراقی کە نەرویز نەیتوانی 5 گۆڵی لێ بکە کە فەڕەنسا بەو هەموو ئەستێرەیە نەیانتوانی 5 گۆڵ لێ بکەن بەڵام بەرامبەر بە سەنیگال 5 گۆڵی خوارد. کاکلیز ڕێبی سولاقە کاتە سوورەکەی زۆر کاریگەری هەبوو لە سەرەتای یاریەکە ینی زەید زۆر خراپ بوو دو یاریەکەم متمانەی لێسەندەوە ڕاهێنەر خستە سەر کورسیە دەک ڕێبی سولاقە خستە لەو باشتر نییە بەس نەبوو هەر خستەی نەویاریەوە وتی باشتر بێتن ئەگەر باشتر بێتن لە خولەکی 20 کاتی سووری وەگرتی ئەوە عراق بەخۆی هەڵبژاردەکە ئەگەر سەیر یاریەکانی بکەی بەس گەیمیەکەم باشە گەیمی دووەم تااقەتی نامێنە تاو لەگەڵ نەرویزەوە بوو لەگەڵ فەڕەنسا گەیمیەکەم یەک گۆڵی خوارد بوو گەیمی دووەم ئەحمەد باسل جەمی یەکەم گۆڵێکی لەسەر تۆمار کرد یاریی باشی کرد بەڵام هەز دەکەم فشارێکی زۆری لەسەر بوو داوای گۆڕانکاری کرد پێکان نەبوو عراق ئەو کارتە سوورە وای کرد 5 گۆڵ خوارد باشترین سێ یاریزانی عراق لەو سێ یاریە چێ بەلای تۆ سێ یاریزان زیاتر مێرخازۆسکی لەگەڵتم ئاکام هاشم علی حەمادی بەلای منەوە ئەمیر عماری نەوەک علی حەمادی هیچ شتێکی جیاوازمان لێ نەبینی بەڕاستی دەگەنەری زۆر باش لەگەڵ نەرویز زۆر باش ئەو یاریزانێک کێشە هەیە نازانێ گۆڵ کاویشت لە پێش تۆپ زۆر دەچێنێ بەڵام وەکو یاریزان بڕینەوەشتانە زۆر باشە مەسەلەن وەکو زانیاری زۆر خەڵک باسی ئەو دەکە کە دڵێ عراق دەرکرا و ئاوڕۆی چوو 12 گۆڵی لەسەر تۆمار کرد هاوشێوی تونس تەبان تونس و عراق تاکە دوو هەڵبژاردە بوون کە زۆرترین گۆڵیان لەسەر تۆمار کرد 12 گۆڵ یعنی عراق ئەگەر لە سەنیگالشی ببردەوە بە ئەنجامی 1-0 2-0 هەر سەر نەدەکەوت نەدەبووە باشترین ئەو هەشت هەڵبژاردێکەوە دەچنە قۆناغی داهاتوو دەبووە 3-0 یاخود زیاتر یاریەکەی ببرد بە و چاوەڕێی ئەنجامی چەند یاریشتر کرد بەڵام ئیدی شاکە پێشبینی کراوە بەڕاستی عراق دوای 40 ساڵ گەیشتە مۆندیال ئەو فشارە زۆری هاندەران ئەو ئومێد و هیوایە بۆی بتوانێت شتێکی سەخت بوو بەڕاستی پێشبینی کراوە بوو کە عراق زۆرە بەڵام یەکشت جێگەی داخە لە هەموو کەسانێکەوە هاندەری هەڵبژاردەی عراقن هەڵبژاردەی عراق لە کوێی ئەو 12 گۆڵی بە سێ یاری خواردوویەتی باوەڕتە بێ 8 گۆڵیان بە هەڵەی تاکە کەسی بەرگریکار و گۆڵپارێز و یاریزان بووە. کاگلیز سەنیگال تەمان سەنیگال بۆ یەکەم هەڵبژاردە کە لە لێک یاری مۆندیال 5 گۆڵ تۆمار بکاتن نەبوو پێشەوە یەکەم هەڵبژاری ئەفریقی هیچ هەڵبژارێکی ئەفریقی لە یاریی مۆندیال 5 گۆڵ نەکرد بۆ 4 گۆڵ و 3 گۆڵ دەزانی عراقش بۆ سێ یاریەکە ئەنجامیدا نزیکی 9 میلیۆن دلاری وەرگرت پارەی باش بۆ دەگنەوەی کە بەژایی دەکەن بێ باسی بکەم ئەگەر ئەو کارتە سوورەی ڕێبین نەبا سەنیگال 5 گۆڵی پێ نەدەکرا بەو هێرشبەری کە نیکۆلا جاکسنە ومانێش زۆر باش نەماوە ڕاستە ڕۆب کە 5 گۆڵی پێ نەدەکەن نیکۆلا جاکسن هەر یعنی لەگەڵ عراق گۆڵیش پێ نەکرا هەر نەمان تا ئێستا گۆڵی نییە لە مۆندیال یعنی نازانم یاریزانە زۆر خراپە بە باسی یاریەکەی کۆتیڤار و کۆراساو بکەین کۆراساو ئیکوادۆر لی نەبردەوە بەڵام کۆتیڤار لێ بردەوە ئەڵمانی 7 گۆڵ لە کۆراساو کرد لەولاوی ئیکوادۆر هەڵ ئەڵمانیا بردەوەش چێژی مۆندیالە ڕاستە تونسیش وەک باست کرد لەگەڵ هۆندا سێ بێ یاریەکە جەباواز لە کۆتای یاریەکانی قۆناغی کۆمەڵەکان بهێنین یەکسە بچینە 32 هەندێک شۆکمان بینی هەندێک یاری شۆکمان بینی لەبەرەوەی ماڵ ئاوایی کردنی زۆر هەڵبژاردە بوو کە کە چاوەڕێی نەدەکرد ماڵ ئاوایی بکە کاگلیز یەکەم یاری کەنەدا و ئەفریقا بوو کەنەدا باش نییە یعنی دووبارەش دەکەم کەنەدا و هەڵبژاردە بەڵام خاوەن ماڵە یەکەم دووەمیش ئەفریقا زۆر باش نییەوە کۆمەڵەکەشی زۆر باش نەبوو کە سەرکەوت ڕاستە کە کەنەدا لە یاری داهاتوو من گرنتی دەدەم لە منی وەرگرە دەردەکرێتن ئێمە سێ خاوەن ماڵمان هەیە مەکسیک ئەمریکا کەنەدا یەکێک لەوانەیە کە زوو ماڵاوای دەکەن ئەمریکاش تاڕادێک لە ڕووی چۆن دەڵێ لەگەڵ ئەو ڕاهێنەرە نوێ پۆچەتینۆ تاڕادێک باشە بەڵام هێشتان جێگەی چاونێکە بێتە ئەسپیڕۆژ تاوەکو ئێستا من دوو کەسم دانابوو کە ئەسپیڕۆژ بێ یەکێکیان یابان یاخود مەکسیک ئەخر مەکسیک شەو یا لەگە ئینگلتەرا ئەگەدار بە ئینگلتەرا باتەوە دا لەگەر ئینگلتەرا باتەوە بە شێوەیەکی فەرمی بە ئەسپیڕۆژ دەناسێت لەبەرەوەی یاریێکی زۆر جوان ڕۆحیەت دەکەن اینجا بە باسی دەرکرانەکان بکەین یاریێکی تری زۆر خۆشمانە بوو بڵێ بەرازیل و یابان ئەو شتە بوو دەتوانم بڵێم ینی زۆر جێگەی ناومێدی و قەلەقی بوو یاریێک کە بە تەواتی پێشبینی نەدەکرا شڕۆڤە نەدەکرا بە زەندێک خاڵی زۆر جوانمان بینی مەسەن بۆ نمونە هادیئی یاریزانەکانی لەسەرخۆیی یاریزانەکانی بەرازیل زۆر جیاواز بوو لە مۆندیالەکان و لە یاریەکانی پێشووتر مەسەلەن کە بەرازیل بەشداری کوپا ئەمریکا و کۆمەڵێک پاڵەوانێتی کرد بوو لەگەڵ ئەنشیلۆتی یەکێک لە تایبەتمەندیەکانی ئەنشیلۆتی هەمیشە کاتێک کە گۆڵ لە دواوەیە یاخود فشاری لەسرە ئارامترین ڕاهێنەرە چ خۆی چی یاریزانەکانی یعنی لە پێشووتردا لەگەڵ ڕیال مەدرید بینیمانە لە کۆتا خوڵەکانە گۆڵ لە دوای بەڵام دەبینی هەبینی شتێکی لەناودەوە یعنی زۆر هادیە یعنی هەمیشە یعنی ڕاهێنەر هەمیشە مشۆژە مەسەن لەگەڵ گواردیۆلا هەمیشە دەبینی ئاوا دەکە لەسەر کاتیان فشاری لەسەر بەڵام تاکەشت لە ئەنشیلۆتی دەیبینین لەسەر خەتی یاریگا بروی بەرز دەکاتەوە بینی شتێکی پێ هەمیشە ئاماژە بۆ دەکە کە لەسەر خۆ بن بەرازیل گۆڵ یەکەمی خوارد باشە یابان لە هێرشێکی پێچەوانە
کەوا یابان بەرگریەکی زۆر تۆکمە دەکات پشتی بەهێشی هەتا ئەلیسۆن بوو بالضبط هەتا ئەلیسۆن بوو هیچ دەتوانم بڵێم بەرازیل خاوەنی گۆڵپارێزێکی باش نییە یعنی نە ئەلیسۆن نە ئیدرسۆن نە پینتۆی نەسڕکەوە بانگەشت کراوە هیچیان بە کورتی کە گۆڵیشی خوارد دەمابینی بەرازیل زۆر هادئ بوو هیچ مشەوەشیەک هیچ فشارێک لەسەر یاریزانەکان نەبوو تاوەکو توانیان ئەنجامەکە یەکسان بکەنەوە و پاشای گۆڕانکاریەکان هەر ئەنشیلۆتیە کە لە سەرەتادا باسمان کرد هەمیشە بە گۆڕانکاریەکان ئەنجامی یاریەکان دەگۆڕێ ویسم قسە لەسەر دوو یاریزان بکەم یەکەمیان برونۆ گومارێژ بوو دووەمیشیان مارتینێلی تاوەکو ئێستا خاوەنی 4 ئەسیستە لە مۆندیالە برونۆ گومارێژ ئۆلیسی خاوەنی 5 ئەسیستە ئەگەر ڤینیسیۆس جونیۆر نەبێ برونۆ گومارێژ باشترین یاریزانی بەرازیلە یعنی بێشک و گومان بەس بە یەکشتی تیژ باسکەم پێشەوەی باسی یاریزانی دووەم بکەم ئەگەر یعنی خاڵی لاوازی بەرازیل چێکارگەیز ئەگەر ڤینیسیۆس بگری بڕاوکە بەرازی دەست و لاقیەکەوێت تا ناتوانێت هیچ بکاتن چکە هەموو هێزی بەرازیل لەسەر پشتی ڤینیسیۆسە هەرو یاریزان لەولا دەبڕێ هەرو بەڕۆحەت زۆر عین بڕۆحەتێکی بەرز یاری دەکا هەرو جنگاوەرە هەرو حسابکە بڕۆ نازم لۆ مارکینۆس کاپنە دەبا ڤینیسیۆس بە یعنی ڤینیسیۆس هەموو شتێک دەکەنەوە ناو یاریەکە مارتینێلی کە هاتە نێو یاریگا لەبەرچی بوو کاک لێس خۆ مارتینێلی هەردووکمان دەزانین یاریزانێکی زۆر باش نییە ڕاست هەر بەخۆشمان حەزمان لێ نەبوو لە ئەرسنال زۆر قڵێ دەبەوە بەس چییە چاوەکان هەموو لەسەر ڤینیسیۆس بوو هەموو یاریزانەکان چاویان لە ڤینیسیۆس بوو لە یابان لەو لە مارتینێلی پێویست بوو یاریزانێک بێ کە تیپی بەرامبەر هەڵبژاردی بەرامبەر چۆم لە سەرقاڵ کە لە پێنای ئەوەی کە بۆشایی بۆ یاریزانێکی تریا ئەوە یەک لە گۆڕانکاری زۆر جوانەکانی چلۆتی بوو کە مارتینێلی دەتوان بڵێن یابان کۆمپیوتەرەکان ماڵ ئەوەیان کرد ئیدی ئەنشلۆتی توانی بەسەرەکانی یاریگا زۆر خەپاتیان پێ خاڵ ڕاستی بڵێ کەس نەما یاریگە خایم کرد ڕاستە یەکێک لە جوانترین هاندەرەکانی دنیا یەک لە شتە شۆکینەرەکانی قۆناغی 32 ئەڵمانیا و پارەگوای بوو بڕوا بکە ئەڵمانیا هەموو شتێکی کرد بۆ برنەوە بەڵام نەیبردەوە ئەوەش ئەوەی سەلمان کە ڕۆحیەت و جەنگاوەری و خۆماندووکردن زۆر گرنگترە لە ناوی هەڵبژاردە و کە دەڵێن ها مێژووی هەڵبژاردە من بڕوا بۆ قسەی مێژوو بۆ خۆی ئەڵمانیا مێژوو هەیە 4 مۆندیالی هەیە بەڵام پارەگوای یەک گۆڵی کردووە لە قۆناغی کراندەرەوە لە مۆندیال ئەو گۆڵە بەرام ئەڵمانیا کرد و لێشی بردەوە بڕوان بە مێژوو نییە ئەو هەڵبژاردی خۆی ماندوو دەکات ئەوەی بە ڕۆحیەتە ئەو دەباتەوە ئەڵمانیا هەموو شتێکی کرد بۆ برنەوە بەڵام پارەگوای لە دوای سەد بردیەوە یعنی ڕۆحیەت و جەنگاوەری لاتین و ئەفریقیان زۆر لە پێشتر و باشترە بە بەراورد بە هەڵبژاردە ئەوروپیەکان پێ دوای هەر ئەو کارەش بووکەوە پرتوگال نەویست براوێ بەرامبەر کۆلۆمبیا بۆی لەسەر ڕێچکەی هەڵبژاردە ئەفریقی و لاتینەکان لابسێت پرتوگال ئەو یاری پرتوگال لە مینی بڕوا ناکەم و ئاستی پرتوگال بێت سەیرێکی نونۆ مێندێز کە کالی ئیزراناکە و یاریزانە ئەین دەڵێ بۆ گۆڵکردن نهاتۆ پرتوگال هەر هاتبوو یاریەکە تاوە بچێتە دەرەوە لە بڕوایدام کە پرتوگال خۆی لە لاتینەکان لادابێتە کارێکی عەقلانێکە دەزانین لە بەرچە پرتوگال هەمیشە لەگە لاتینەکان خراپە 2018 ئەگەر لە بیرمامی پرتوگال 2016 یۆڕۆی برد یعنی چاوەڕۆی دەکرێت کە لە مۆندیال ئاستی زۆر باش بی 2018 بە یەکەمی کۆمەڵەکەش سەرکەوت لە قۆناغی 16 بەرامبەر ئۆڕوگوای دۆڕە دووبارە لاتینێک دەری کرد یعنی هەمیشە لاتینەکانیان ئەفریقیەکان لەوە پرتوگال زەحمەت بوون 2023 مەغریب دەری کرد ئەو جارەش ویستی بێتە لای ئەوروپیەکان تۆپی پێ لە ناو خۆیان ئاسانترە تەماشایەکی زۆربەی هەڵبژاردەکان کرد مەسەن ئیسپانیا ئەمشە ئیسپانیا دەکەی لەگەڵ مەسەلەن ئەو کاڤێردی یەکبەیەک ینی بە 0-0 تعادل بەڵام بڕوا بکە کە دێ لەگەڵ ئەوروپیە یاری دەکات 3 گۆڵ 4 گۆڵشی دەکات یعنی ئەوە کێشەی ئەوروپیەکان لە ناو خۆیان باشن بەڵام لە دەرەوە زۆر باش نینە ئەوە کێشەیانە کاک ئەحمەد لە قۆناغی 32 کۆمەڵێک شۆکمان بینی باسی سێ یاری دەکەین هۆڵندا و مەغریب لەو دەرچەوە کە پێی بڵێن ئەسپی ڕەش لە بەرەوەی یەکێکە لە هەڵبژاردانەی کە خاوەنی ڕزبەندێکی زۆر باشە لە فیفا و بە هەموو شێوێک بەهێزترە و کۆمەڵێک ئەستێرەشی هەیە لەوە دەرچەوە بڵێن ئەسپی ڕەش یەکێکە دەتوان بڵێن لە بەربژێرەکان کە لە قۆناغی سوار ڕەنگە بیبینین بەڵام دەرکنانی هۆڵندا ئەوەندە لاواز بوو طبعاً هەفتەیەک پێش دەستپێکی مۆندیال باسی ئەو کابرایان دەکرێت و ئابووری ناسە جیهانیەکە لە پێشووتردا ئالەسەس پێشبینی کرده بوو کە 2018 فەڕەنسا مۆندیال دەبا بردی 2022 وتی ئەرجنتین بردی ئەمجار وتی هۆڵندا خەڵکێکی زۆر دەمبینی لە سوشیال میدیا داوتاو هۆڵندا ئەمساڵ دەبێت بەڵام هەر لە قۆناغی 32 بەرامبەر مەغریب کرا دەرەوە بڕواکردن بۆ شتانە لە 2000 کابراایەکە نەشڕۆڤەکاری وەرشی و نەوەرشوانیشە ئابووری ناسا بڕواکردن بۆ شتانە بابەست بە کورتی باسیەوە دەکەم بڕواکردن بۆ شتانە لە 2026 لە ساڵی 2026 ئایبێ دووەم پرسیاریشت کە دەڵێ ئەنی هۆڵندا ئەوەندە خراپ بوو کە بەرام مەغریب دۆڕێ مەغریب خۆی هەڵبژاردەی زۆر گەورەیە یعنی یەک لە هەڵبژاردە زۆر گەورەکان ئێستا بەس هۆڵنداش ئەوەندە لاواز نییە هۆڵندا زۆر باشە بەڵام ئەگە سەیری ڕزبەندی فیفاش کەین لە پێشێتی مەغریب لە پێش هۆڵندایە مەغریب وەکو ئاسش دیارەکە لە هۆڵندا باشتر بوو
11 شوتی هەبوو هۆڵەندا بەس 6 شوتی کرد باشە هۆڵندا ئەو هەموو ئەستێرەی هەیە ینی هەرێکێک لەو یاریزانانەی هەیەی کە یاری لە هەڵبژاردەی هۆڵندا دەکات هەمووی ئەستێرەی یەکەمی تیپەکانی خۆیانن آخر ڕاهێنەری زۆر دەور ڕاهێنەر. کۆمانێک سەر دوای یاریەکە دوو خراوە. بەخۆی بە قسەی ڕۆژنامەکان لە خۆی وازی هێناوە لە باشە تۆپی پێ هۆڵندا مەسەن بۆچی مەسەن یان کۆمان ناوێک دێت یان ڤاخان ناوێت بهی ینی بۆچی ئەوە چەندین ساڵە تەنیا دەموچای دوو ڕاهێنەر یان کۆمانەکە یان ڤان خاڵێک هەندێک هەڵبژاردە هەیە ڕاهێنەرەکانی وڵاتی خۆیانە بێنەهێنن یەک لەوانە ئیسپانیا ئیسپانیا هەتا ئیسپانیا بێتن ڕاهێنەری فەڕەنسا ئەڵمانیا ژوایە ئەڵمانیا تا ڕاهێنەری ئەڵمانیا بێتن ڕاهێنەریت نهێنێت ئەوەش هۆڵەندا ژوایە بەس ڕاهێنەر یان ڤان خاڵ یان کۆمانە لەو دوو ڕاهێنەرە دەگۆڕ. یاری دووەمان کاک ئەحمەد مەکسیک و ئیکوادۆر لە پێشووتردا لەو باوەڕدا بکە ئیکوادۆر ئەسپەڕەشەکە بێت من دوو هەڵبژاردەمدا نابوو یان مەکسیک یان یابان ماڵ ئاوایی کرد ئێستاکە ماوە مەکسیک بۆی بیسەلمێنێ کە ئەسپی ڕەشی ئەم مۆندیالەیە پێویستە لە چێ باتەوە یاریدا دەبێت لە ئینگلتەرا ئەوڕۆ دەبێت لە ئینگلتەرا دەبێتە ئەسپی ڕەش ئەگەر لە ئینگلتەرا باتەوە بچێتە قۆناغی هەشت دەگاتە قۆناغی چاریش یعنی ئەگەر لە ئینگلتەرا بێەوە تاو ینی زۆر دیارە زۆر باشێت ئەوکەیتە لەگەڵ ئەوەی بینێری یاریەکە بووە کە بەرامبەر ئیکوادۆر یاری کرد بەجددی یاریێکی زۆر باش یاری زۆر بەڕەحیە قۆناغی هەشت کاک لەیس ئەگەر بەڕازی سەر بکەوێتن ئەگە مەکسی ئینگلتەراش دەرکاتن لە قۆناغی هەشت بەرامبەر بەڕازی لە بڕوا بکە ئینگلتەرا دەرکە بەڕازیش دەردەکاتن مەکسی توانای هەبێ باشترینەکانی خولی ئینگلیزی و ئەستێرەکانی هەڵبژاردە ئینگلتەرا دەربکات یعنی توانێت بڵێ لە قۆناغی چوارە ئەتوانێت هەیە بەڕازیش دەرکاتن مەکسیک زۆر باشە بەس ئەوەیە ئەو زارە لەگەڵ ئینگلتەرا ئەوڕۆ براوە بێتن یعنی بزانین چی دەکاتن لەگەڵ ئینگلتەراگە ببینین زۆر باشە. یارێکی تر کاک لەویستم باسکەم نەرویج و کۆتیڤار ئەو یارش بۆمە سوپرایز بوو کە کۆتیڤاریش لە قۆناغی کۆمەڵەکان زۆر باش بوو بەڵام نەرویج دووبارە خۆی سلمان و هەم چۆن لە سەنیگالی بردەوە چۆن لە عێراقی بردەوە هاتە زاش لە کۆتیڤاری نەرویج هەڵبژاردەیەکی زۆر تۆکمەیە زۆر تۆکمێ بەڕاستی بەڵام ئەگەر سەیری یاریزان و ئەستێرەکان کە چەند ئەستێرەیە کە بە بەڵێ سۆلۆت تەبان تاکە ئەستێرەیە بەرامبەر بارسا تەنیا یان دەتوان بڵێم سۆلۆت ئەو یاریزانەیە کە لە خولی ئیسپانیا بەس بەرامبەر بە بەرشلۆنە و ڕیال مەدرید ئەو یاریزانە دەناسرێت دەکەوێتە ناوەکەی بڵێ بەتابەت بەرامبەر بە بەرشلۆنە کە مۆتەکەی بەرشلۆنەی پێ دەڵێ هالاند گۆڵێکی تۆمار کرد بەڵەکەشی تۆپێکی بۆ دەرهێنا و گۆڵێکی تۆ گۆڵێکی سەرڕەمارەوەندەی لەسەر پێویستە تەنیا ئینتەرسێپشن یان پۆزیشن باسی یاری بکەین کەوا دەکات دوو ڕۆژی تر دەیبینین باشە پێنجشەم لەسەر باش فەڕەنسا سوید نێچیرێکی ئاسان بوو بانزامی 3-0 براوە بوو نێچیرێکی ئاسان بوو وەڵڵاهی دەتوانم بڵێم هێرشی مەترسیداریشینەوە بەڕاستی سوید دوو تۆپیان لە ستوندا فەڕەنسا ئەگەر ئەو گۆڵ پارێزە و بەختی هەبا 5 گۆڵ 6 گۆڵ دەکرێت یاریە ئەگەر بەختی هەبا ئەگەر ستون ڕێگر نەبووە من لە باوەڕدام فەڕەنسا بە ئەنجامی 5-0 6-0 لە یاریەکە دەرچێت باپێش گۆڵەکانی یەکسان کردو لەگەڵ لیۆنێل مێسی ئێستا 6 گۆڵ بە 6 گۆڵیان هەیە بەڵێ و گۆڵکاری مۆندیالی مێژوویش مێسی خاوەنی 19 گۆڵە ئێستادا ئێمباپێ 18 گۆڵە دەشتێنێ بە پێشکەوتیانە چکە مێسیش یاری لە بەردەما ئەگەر ئەو ساڵیش نشکێنێ ساڵێک تر دیشکێن 4 ساڵی تر دیشکێنێ تازە گۆڵکاری مێژووی مۆندیال دەبێتە ئێمباپێ دەبێتە ئێمباپێ لایەنی کەم دوو مۆندیالی ماوە لایەنی کەم دوو مۆندیالی ماوە ئەو زەگەر لەسەر وەکو ڕۆناڵدۆ ڕۆژانە ڕاهێنا بکات و پێکانی خۆی پێشگوێ نەخاتن 3 مۆندیال دەتوانێت یاری بکات کۆتاشتکەوە دەبینین ڕۆژی دەکات بەرەبەیانی ڕۆژی هەنی کاتژمێردوو یاری پرتوگال و کڕواتیا بە کورتی پێم بڵێت چ قسەیەکرد لەسەوەی لە کۆتایی بەرنامەکەمانی پرتوگال و کڕواتیا 2022 تاکە ئیشی ئەوە بوو کە هات مۆندیالەکەی لە ئێمە تێکدا 2022 هات بەڕازیلی دەرکرد لە قۆناغی پێش کۆتایی لە بەرامبەر ئەرجەنتین 3 بە 1 دۆڕاو تا ئەرجەنتین چوە یاری کۆتایی لە 2010 چوە یاری کۆتایی لە مۆندیال لە یاریەکەی زۆر بە ئاسانی دۆڕان لەوە دەترسم دووبارە مۆندیالەکە تێک بدا و کریستیانۆ دەرکە لەوە پێ دوایە وەکو 2022 باش نییە بەڵام بازێکشی لەبیر نەکەین کڕواتیا دوو گۆڵی لە هەڵبژاردە کرد کە ئینگلتەرا خۆی کوش گۆڵی پێ نەکرا غانە 2-1 لێ بردەوە ئینگلتەرا بەرامبەر غانە خۆی کوش یەک گۆڵیشی پێ نەکرا یعنی لایەنی هێرشبەری کڕواتیا خراپ نییە پێشبینی چێ بۆ یاریەکە من وەک پێشبینی دەڵێم پرتوگال دەباتەوە بەڵام کڕواتیا ئاسان نابێت لە کۆتاییدا منیش پێم وایە کە پرتوگال بە ئاسانی لەسەر کڕواتیا دەگاتە قۆناغی داهاتوو لەو باوەڕدام چەندە بڵێ ئەوە پێشبینی منە یعنی لەو باوەڕدانیم کڕواتی ئەو کڕواتیای 2022 بێ بتوانێت هەندێک چۆن دڵێ مۆندیال تێکدا و دواتر چۆن دڵێ ئاسانکاری بە هەڵبژاردێتی بکە لەسەر پشتی ئەو گەنەیاری 4 گۆشەی زێڕیان کۆتایی ئەزان و خۆشەویستان سوپاس تاوەکەستا لەگەڵم بوون لە بەرنامەی دیمەنی یاریگا پشتیان بەخوای گەورە لە هەفتەی داهاتووش
لە قۆناغی 16 لەگەڵتان دێ بمێنم بەخێر و خواتان لەگەڵ